دوایین چیرۆکی ئەمشەو شێخۆ ئاکیوسەیە گەنجێکی بۆکسەرە لە سویسرا دەژیت. ئەم ڕۆژانە ئاڵنگارێکی ڕاگەیاندووە. ئاڵنگارێکە ئەوەیە کە 3700 کیلومتر ببڕێ ڕابکات ڕۆژانە تاوەکو دەگاتە کوردستان. شێخۆ ئێستا لەگەڵما لە سویسراوە. کاک شێخۆ تو بخۆتکاری زیاتر سەر ئەو وەکی دەبێژن چالنجا خۆ بەئاخوی 3700 کیلومتر مرۆ بە ماراتۆنێ ببڕە گەلەکە دزانی هەنی تا وەکی دەبێژن تا حساب کردە چەند ڕۆژ بخوازە و تو بگەهێژی کوردستانێ؟ ئەرێ 3700 گەلەکە لێ وەختێ ما وێ سێمە وێ چێبن هەرۆ ئەمێ 50 کیلومتر بازدن هەتا گوامژ ئەڵمانیا بگەنە کوردستانێ. زۆرە ئەمە ئەمەش بوونی کوردی تێگەن دەغەنە هەر کردبوونی گۆ دەوڵەتەمە هەیە ژبوونی وێ ئەم بکەن. باش ژبوونی کوردی تێ دکەی چاوە ئەو کاریگەریەک چێ بکە لەسەر کوردی تێ لەسەر کوردستانێ دەنگڤەدان چاوە چێت بە؟ ئەم مەسەلا ئەس ئینستاگرامێدا و تیکتۆکێدا ڤیدیۆ دشێنمە دنیای دنیا دبینێ گەلک ئینسان دبینن و پشتی گۆ ئەژ ئەڵمانیا بازمە کوردستانێ و هەر کەس بینێ و کوردستان هەیە و سەر وێرەژی ئەمێ ئاری زارۆکەی بێدێ و پێ باف ئێ کوردستانێکن ئەمێ ئاری زارۆی مەکن سەر وێ ئەمێ چێکن ئەس کوردیا منەوە کە ئەڵمانیا منە تە سپۆنسەر دیتەیە کاک شێخۆ؟ مفهوم ناکرد؟ تە سپۆنسەر پەیدا کردێ بۆ کارە کوردیاتە گەلە خۆشە. ئەس بێژم تویە نسێبینی لەگۆری ئانژی مێردینان نسێبین نا؟ ئەژیم مێردینەمە ئەرێ مێردینەمە سپۆنسۆر پێدەکردن بەڵێ سپۆنسۆر پێدەکردن و وێ ئاری مکن ینی پەرەی گۆ لازمن گوێک بازی هەتا بور ئەس ناشۆڵم و ئەرەبە لازمن هەتا گۆم هەر نەور هەمە وێ ئەز و سپۆنسۆرێ بدن ئەمە ji بوونی فەقیرە ئەمەی پەرەدنە هەفتوو هەتا گۆم بگەنەور و بەری وێژی هەتا ئەنها هەندروی 5 ڕۆژادا مە 4000 مەدا هەفتوو و گۆ بوونە 200,000 ji بوونی فەقیرە ئەمەی دەست بازدانە خۆکن. باشە تو چەند وڵاتە دەبڕی؟ ینی گەرەک تو بچەند وڵاتاندا بچیدا بگەیژی کوردستانێ؟ ئەزێ 4 وڵاتە دەچم. ناوێ وڵاتە کوردی ئەزێ مەیزن ئەوستوریا بەڵێ نەمسا کوردی وا دەوڵەتە نزانم لێ ئەسکارم بە ئەڵمانی بێژم ناوێ وا دەوڵەتە بەڵێ خەم ناکە بە ئەڵمانی بێژە بە ئەڵمانی تەمام ئۆستریش زابیان کرواتیان بولگارien و سۆنێ ترکی هەتا گوم بگەنە کوردستانێ ئەم بگەنە زاخوێ سەر و سەرچاوان ئەوە کوتەگوت نەمسا سربیا بولگاریا کرواتیا و پاشەی ترکی و پاشەژی تو دگەهێژی باشووری کوردستانی زاخۆ ینی ئارمانج ئەوە کو تو بگەێژی زاخۆ هێویدار بەم ببینن کو تو سەرکەتیبی و من بهیست کوتە گوتیە ئەس vê karê dikim çunki her digotina min Kurdistan tuneye ez dixwazim nîşanî dinyayê bidim bi rêka sosyal medyan nîşan bidim ev ezim ez çûm û digihêjim Kurdistanê Kurdistan heye ne? Erê rast e gencê Kurda û ez jî wextê got li Almanya mezin bûm di mektebê de an jî di mekteba biçûk de zarûrî gotinekî Kurdistan nîne dewleta te nîne û piştî got baz dama Kurdistanê jî kes nemekare bêje dewlet nîne piştî got gihame Kurdistanê ji ber wê her kes bînê wê xuya bê. Gelek başa gelek spas şêxwê bokser û şêxwê bazder spas ku tu digel me bûyî.